ڕۆژگارێک ئەم باخە سەرچاوەی بەرووبوومی خوورما و جۆرەها میوەی تر بوو بۆ خانەقینیەکان، بەڵام ئێستا وەک دەبینرێت بووە بە سوتماک. تا دێت ژمارەی باخە سوتاوەکانی خانەقین ڕوو لە زیادبوون دەکات، حکوومەتیش دەستەوەستانە. بەرهەمی ئەم شارە نەما و دوای ئەوە تەسیری گەورەیشی کردە لەسەر ژینگە. جاران ئەم باخانە کە سەوز بوو، خانەقین هەناسەیەکی تری تیا بوو، خەڵک هەناسەیەکی تر پاکی هەڵەمژی، ئیسا ئەوەی نەما. بەرهەمیش خۆتەزانیدن بەرهەمی ئەم شارە و دەرەوەی ئەم شارەش لەسەر ئەم باخانە بوو کە ئیسایی بینن وەها سوتاوە. بە پێی وتەی سەمیر محەممەد نووری سەرۆکی ئەنجومەنی شارەوانی خانەقین بۆ دەنگی ئەمریکا، لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا سەروی 6 باخی بەرووبوومدار لە سنووری شارۆچکەکەی سووتێنراون، بەڵام چالاکوانان پێیان وایە ژمارەی باخە سووتێنراوەکان 100 باخیشی تێپەڕاندووە. سووتاندنی باخەکان لێکدانەوەی جۆرا و جۆری بۆ دەکرێت. هەندێک پێیان وایە دەستی خودی خاوەن باخەکانی تێدایە و دەیانەوێت ڕەگەزی باخەکانیان لە کشت و کاڵیەوە بۆ نیشتەجێبوون بگۆڕن. بەتایبەت شوێنی هەندێک لە باخە سووتێنراوەکان تەخت کراون و ئامادەکراون بۆ پرۆژە. حاڵەتیان دیادەی سووتانی باخەکانی خانەقین چەند ساڵێکە بەداوامە، 5 ساڵ بەداوامە، هۆکاری سەرکی دوو هۆکاری بەشێکی لە باخەکان بەدەستێکی نادیات ئەسووتێڵ بۆ ئاژەوە و ئیشی تێکدەری بێ، بەشێکی تر گومان دەکەیان واقعەکەی شوایە کە ئێمە بینین بەشێک لە خەمە باخەکان یان کەسانی دەور و پشتی نانی کەسانی نزیک لە دەسەڵات لە حکوومەت تێن یان هەدەفیانەوەی ئاماژیان کە باخەکان بسووتێت، دواتر بیگۆڵن بۆ زەوی بازرگانی و دروستکردنی دوکان و ماڵ لەسەری و ئێستا چەندین باخی لە خانەقین سووتێدا و بۆتە دابش کراوە بە پارێکی خەیاڵی بۆتە شوێنی نەشەجێبوون. هەرچەندە باخێکی زۆر سووتێنراوە، بەڵام هێشتا خانەقین بە سەدان باخی تر دەورە دراوە و خەڵکی قەزاکە دڵیان لای چارەنووسیە و باخانەیە. ساڵانێک باخەکانی خانەقین سەرچاوەی بژێوی و سەرچاوەی پاکڕاگرتنی ژینگەی شارەکە بوون، بەڵام ئێستا هێدی باخەکان لە پێشچاوی دانیشتوانەکەیەوە دەبن بە قەرەبروت و ئەوانیش هیچ دەسەڵاتێکیان نییە جگە لە تەماشاکردن نەبێت. دڵشاد ئەنوەر، دەنگی ئەمریکا، خانەقین.